کۆبوونەوەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ کۆتایی پێ هاتووە ئاماژەیان بە ئەو ڕێککەوتن و هەروەها لێک تێگەیشتنانە کرد کە لە نێوانیاندا هەیە بێگومان هەنگاوە گرنگەکانی داهاتووی ئەم پەیوەندیانە ڕەنگ دەداتەوە لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا و بەرژەوەندی هاوبەشەکانیان لە ناوچەکە هاوکات واژۆکردنی دوو گرێبەستی گرنگ لە بواری وزە کەمە کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان درێژخایەن دەبن. لە میوانەکەم لەسەر ئەم بابەتانە دەپرسم بەڕێز ڤینسنت کامپۆس دیپلۆماتکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە لە کالیفۆرنیاوە لەگەڵ من دەبێت هاوکات پسپۆری وزەشە. بەڕێز کامپۆس سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێ دیدگای بەڕێزت سەبارەت بە ئەم کۆبوونەوانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ گەورە بەرپرسانی داری ئەمریکا بزانم. ئایا پێت وایە کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا پێیان ناوەتە قۆناغێکی نوێوە وەرچەرخانێکە لەم پەیوەندیانە؟ سەرەتا زۆر سپاس میوانداریکردنم لە گەشتەی هەواڵا زۆر خۆشحاڵ بووم و بە جۆش خۆش بووم کە بینیم سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەردانی واشنتنی کرد و دەرەنجامی ئەم سەردانە دڵخۆشکەرە لەبارەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا بە دڵنیاییەوە چەندین ساڵە پەیوەندی زۆر بەهێز هەبووە. دڵنیا نەبووم دۆناڵد ترامپ ئەم پشتیوانیە زۆرە بەردەوامی پێ بدات، بەڵام دەبینین ئێستا پابەندە بەو بەردەوامیدانە و پشتیوانیکردنە بە دیاریکراوی لە کەرتی وزە و ئەمنیدا. بۆیە هیواخوازم ئەم شێوازە بەردەوام بێت لە دوای ئەم سەردانە و بۆ بەهێزترکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا. باشە، پێت وایە کە دۆناڵد ترامپ و ئیدارەکەی بە واژۆکردنی ئەم ڕێککەوتنانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا ئەمریکیەکان لە بواری وزە هەیە پاڵپشتی بەهێزی هەرێمی کوردستان دەکەن بۆی کە بتوانێت ئابووری و ژێرخانێکی پتەوی هەبێت و هەروەها سەرچاوەکانی وزە لە بەرژەوەندی ناوچەکەدا بەکار بهێنێت؟ ئەم ڕێککەوتنانە دەبێت زۆر یارمەتیدەر بن بە دڵنیاییەوە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان دەبێت. بابەتە گەورەکە ئەوەی من دەیبینم بەم شێوەیەش بینیومە چەندین ساڵە بینیومە دوای ئەوەی لە 2005 لە بەغدا لە ئەرکدا بووم و دەستنیشان کرام پەیوەندیەکانی هەولێر و بەغدا کاریگەریەکی زۆریان لەسەر ئابووری گەلی کورد هەیە لە هەرێمی کوردستان. بۆیە کەرتی وزە ڕۆڵێکی زۆر گەورەی دەبێت لە بە دیاریکراوی ژێرخانی نەوت و غاز لە کەرتی وزەدا بۆ زیندووکردنەوە و بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستان. بەڵام دەبێت زۆر کار بکرێت، ئەمە تەنیا سەرەتایە، بەڵام دەبێت هەنگاو بنێت بۆ قۆناغی داهاتوو بۆی کاریگەری گەورەتری هەبێت لەسەر سەرانسەری هەرێمی کوردستان و کاریگەری لەسەر عێراقیش هەبێت بە دیاریکراوی بەهۆی و دوای کەمبوونەوەی غازی سروشتی لە عێراق. زۆر باشە، پێتان وایە کە هەرێمی کوردستان نتوانێت ئەڵتەرناتیڤێکی باش بێت بۆ جێگرەوەی وزە بە تایبەتی کە ئێستا شەڕی وزە لە ئاستێکی جیهانیدا بەردەوامە؟ ئەتوانێت ئەمریکا بەم شێوازە هەرێمی کوردستان ببینێت هاوکات ئەوروپاش؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە، چونکە هەرێمی کوردستان دەتوانێت و دەبێت ڕۆڵێکی سەرەکی بگێڕێت. کێڵگەکانی نەوت و غاز لە هەرێمی کوردستان ئامادەن بۆ ئەوەی زیاتر بدۆزرێنەوە و سەرچاوەکان تێیدا بەرهەم بهێنرێن، قەبارەیان زیاتر بکرێت و هەناردەی نەوت گرنگە بۆ هەرێمی کوردستان و هێڵی بۆڕی نەوتی عێراق و تورکیا و کێشەکانی ساڵانی ڕابردوو دەبێت چارەسەر بکرێن. بەغداد دەبێت لەگەڵ هەولێر کار بکات بۆی ئەم هێڵە بکرێتەوە و یارمەتیدەر بێت بۆ گواستنەوەی نەوت بۆ بەندەرەی جیهان. لە هەمان کاتیشدا بەردەستەبوونی غاز لە هەرێمی کوردستان دەکرێت ڕۆڵێکی سەرەکی بگێڕێت بۆ ئەوروپا و ناوچەکەش، چونکە غاز زۆر گرنگتر بووە بەهۆی چەندین هۆکارەوە بۆ چەندین کڕیاریش. ئەو هەرێمی کوردستان دەکرێت ڕۆڵ بگێڕێت.
زۆر باشە لە سەرەتای قسەکانتدا بەڕێز ڤنسنت ئاماژەت بەوە کرد کە چاوەڕێم نەدەکرد کە بەم شێوازە ئیدارەی دۆناڵد ترامپ و خودی سەرۆک ترامپ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات. ئایا پێت وایە وەرچەرخانێک لە استراتیژیەت و سیاسەتی دۆناڵد ترامپ بەنسبەت سیاسەتی دەرەوەیدا ڕووی داوە کە بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات؟ هاوکات گرنگی و پێگەی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا چییە؟ بابەتی دۆناڵد ترامپ ئەوەیە کە دۆناڵد ترامپ هەمیشە ئەوەی کە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا هەیە لە نۆت ڕۆژی یەکەمدا زۆر سەخت وێبلا بکرێت کە دۆناڵد ترامپ چۆنە. لە هەمان کاتیشدا هەرێمی کوردستان ئاشکرایە کە هەرێمی کوردستان پشتیوانیەکی زۆری هەیە لە چەندین ئەندامی ئیدارەکەی ترامپ، بەڵام لە دوای سەردانەکەی دۆناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو بابەتمان بۆ دەرکەوت کە ئەو گرنگی پێدات. یەکەم پارەیە، دووەم وزەیە. ئەو پارەیەش بەداخەوە زیاتر بۆ خانەوادەکەی خۆی دەڕوات. بەشێکی تری سەردانەکەی ئەوە بوو دۆناڵد ترامپ حەزی بە ئالۆزکردن نییە، ئەو ناوێت ڕێکەوتنێک هەبێت بارودۆخەکە ئالۆزتر بکات و زۆر بە خێرایی ئارامی نامێنێت. بە دیاریکراوی دوایەوەی بینیمان لەگەڵ ئۆکرانیا چی ڕوویدا و سەردانەکەی زێلێنسکی بۆ کۆشکی سپی بەم شێوەیە وا دەردەکەوێت سەرۆکوەزیران مەسرور بارزانی زۆر بەباشی لەو گەشتەدا مامەڵەی کرد هیچ بابەتێکی ئالۆزی پێشنیاز نەکرد بۆ ئیدارەکەی دۆناڵد ترامپ و تیمەکەشی، بەڵام چەند شتێکی پێشنیاز کرد کە ترامپ زۆر زۆر چاوی لەسرە، ئەویش وزە و کۆمپانیاکانی ئەمریکا وەبەرهێنان لەو وزەیەدا بکەن. لەو بابەتە بەشێکی ئەو سەردانە گرنگە بۆ بەهێزترکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا، بەڵام بەداخەوە دەکرێت چەند کێشەیەکی دیکە باز بکرێت، بۆ نمونە مامەڵەکردنی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان یاخود مامەڵەی بەغدا لەگەڵ هەولێر و پابند نەبوونی بە دەستور. چەند بابەتێکی دیکە هەیە ماوە لە کۆتاییدا دەبێت چارەسەر بکرێت و ئەمریکا دەبێت بەشداری بکات و دەستوەردان بکات. پێت وایە ئەمریکا چۆن بەشداری دەکات لە پاپەندکردنی عێراق بە پاراستنی پێکاتی فدراڵی لە وڵاتەدا یا چارەسەرکردنی و کێشانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە؟ ئەم ڕۆڵە ئەتوانێت بگێڕێت ئەمریکا؟ ئەوەی من بینیومە لە چەند ساڵی ڕابردوو ئەوەیە ڕۆڵی ئەمریکا دەبێت زیاتر بێت، دەبێت ڕۆڵی ئەمریکا زیاتر بێت. هەستم کردووە ڕۆڵی ئەمریکا کەمتر ناڕاستە و خۆیە، ئەمەش بەم شێوەیە چارەسەری ناکات. ئەمریکا دەبێت زیاتر دەستوەردان بکات بە دیاریکراوی لەگەڵ بەغدا. دەبێت ئەمریکا جەخت بکاتەوە کە لە چەند بوارێکدا بەرەو پێشچوون هەبوو. ئەمەش شتێک بووە من لە قونسڵی گشتی پێشبینی دەکەم بیکات بە هەمان شێوە لە باڵیۆزخانەشەوە. دەبێت پشتیوانیەکی زۆر بەهێز بۆ بەهێزترکردنی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا دەربخەن، چەندین بواریش بگرێتەوە بۆ کەمکردنەوەی گرژێک. باشە، پێت وایە کە بەهێزکردنی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان لەم قۆناغە هەستیارەدا پەیامێکی گرنگی ئەمریکای لە پشتە، هەم بۆ عێراق هەم بۆ وڵاتانی بە وەکارەت لە نێو عێراقدا دژ بە بەرژەوەندیەکانی ئەمریکا جوڵێنەوە هاوکات بۆ ناوچەکەش و ئەو ڕکابەرانی کە ئەمریکا فۆکۆسی لەسەرە؟ بەدڵنیایەوە پەیامێک هەیە دەبێت بنێردرێت بە دیاریکراوی لەو دوو بوارەی کە ئێوە باستان کرد و هەمیشە بۆ ئێمە گرنگ بووە. یەکەمیان ئەو گروپانن کە نزیکن لە ئێران و هەژمونی ئێرانیان لەسرە. بەداخەوەش زۆرینەی سیاسەتمەدارانی ئێران ژمارەیەکی زۆر لەوان پەیوەندی نزیکیان لەگەڵ ئێران هەیە. بە دیاریکراوی کاتێک باس لە گروپە چەکداریەکان دەکەین یاخود ئەو گروپانی لە یاسا دەرچوونە کێشەی ئەمنی دروست دەکەن بۆ هەرێمی کوردستان. ئەمە ئاشکرایە دەبێت چارەسەر بکرێت.
ڕاشکاوانە دەبێت چارەسەر بکرێت بە شێوەیەکی گشتی ئەمریکا دەبێت ڕۆڵێکی سەرەکی بگێڕێت لە سەرخستنی عێراقی فیدرال بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستان هەر هەموو ئەو کارانەی بەغدا دەیکات بۆ ڕوبەڕووبوونەوەی هەرێمی کوردستان و بەرەو پێشچوونی ئابووری هەرێمی کوردستان نەک تەنیا زیانی بۆ هەرێمی کوردستانی بەڵکو زیانی بۆ هەموو عێراق لە دۆخێکدا نییە پێگە ئابووریەکەی خراپتر بکرێت لەوەی ئێستا. زۆر باشە. دیارەکە لەم کۆبوونەوەدا گەورە بەرپرسانی ئەمریکا ئاماژەیان بەوە داوە کە پاڵپشتی لە کوردستانێکی بەهێز دەکەن و هەرێمی کوردستان بە هەرێمێکی سەقامگیر لە ناوچەکە ناو دەبن. کوردستانی بەهێز چ کاریگەریەکی لەسەر عێراق و هاوکات ناوچەکە دەبێت بە لەبەرچاوگرتنی ئەو ئارامی و سەقامگیریەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە؟ بە شێوەیەکی گشتی بە دیاریکردی کە باز لە هەرێمی کوردستان دەکەین لە چەند ساڵی ڕابردوو بینیمان بەرەو پێشچوونی زۆر دیار و ئاشکرا هەبووە لە بواری ئەمنی و لە بەرەو پێشچوون لە بوارەکانی وەبەر داهێنان تەکنەلۆژیا لە هەرێمی کوردستان ئەمانە بەدی کراون بەڵام ئەمە دەبێت دەکرێت زۆر زیاتر بەرەو پێش بچێت دوای ئەوەی ناکۆکیەکان لەگەڵ بەغدا یەکلا بکرێنەوە. لەگەڵ ئەمەشدا عێراق و عێراقی فیدرال و هەرێمی کوردستان دەکرێت ڕۆڵێکی سنوورداریان هەبێت لە ئاسایشی ناوچەکەدا. ئەو ئاسایشەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بەبێ عێراقێکی فیدرال لەگەڵ هەرێمی کوردستان و پشتیوانی یەکدی بکەن لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنیەوە بە دیاریکراوی لەگەڵ داهات کە داهاتی سەرەکیان لە نەوت و غازە توانای عێراقی فیدرال و هەرێمی کوردستان بۆی ڕۆڵێکی ئەرێنیان هەبێت لە ناوچەکەدا زۆر کەمتر دەکرێت ئەگەر ئەمانە نەکرێت. بەڵام دەبێت پێچاوانە بکرێتەوە نابێت بەم شێوەیە پێچاوانە ئەمە بێت. هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا بوون لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تێرۆر و هەروەها ئەو مەترسیانەی کە داعش هەی بوو. ئەکرێت بڵێن ئەم هاوبەشی ئێستا لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان هەیە لە ڕووی ئەمنی و سەربازیشەوە دەکرێت پەرەی پێ بدرێت ئەمریکا پاڵپشتێکی بەهێزتری هێزی پێشمەرگەوە سەرخستنی سەقامگیری لە ناوچەکە بکات؟ بەتەواوی لەگەڵتان هاوڕام. پێشمەرگە مێژوویەکی پڕ لە سەرکەوتنی هەیە. ئەوان خۆیان سەلماندووە نەک تەنیا وەک هاوبەش لەگەڵ ئەمریکا بەڵکو خۆیان سەلماندووە بە بەردەوامی و چەندین جار وەک هێزێکی ئەمنی متمانە پێکرا و پێویست بۆ هەرێمی کوردستان. لەم بارەیەشەوە پێشمەرگە ناوداریەکی زۆر نایابیان هەیە و دەبێت ئەمریکا لە پشتیوانیکردنیان بەردەوام بێت. لە ڕوانگەی منەوە ئەوان خۆیان سەلماندووە کە یەکێکن لەو تاکە هێزانەی متمانە پێکراون کە ئەمریکا دەتوانێت پشتیان پێ ببەستێت. بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەمریکا دەبێت هەموو کارێک بکات لە توانایدا بۆی پشتیوانی لە پێشمەرگە بکات. هەروەک بینیمان ڕۆڵی پێشمەرگە لە ساڵانی قەیران لەگەڵ داعش لە شەڕی دژی داعش لە ناوچەکانی باکووری عێراق و هەرێمی کوردستان جارێکی دیکە هەرێم پێشمەرگە جار دوای جار خۆی سەلماندووە کە هاوبەشێکی متمانە پێکراوە لە بواری ئەمنیدا و ئەمریکاش دەبێت لەمە بەردەوام بێت. کەواتە ئێستا ئەمریکا بەو تێڕوانینەوە چاو لە هەرێمی کوردستان دەکات کە هێشتا لە ناوچەکە هاوبەشێکی متمانە پێکراو و هەروەها سەرەکیە بۆ ئەمریکا هەم بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی لە ناوچەکە هەم بۆ بواری پەرەپێدانی کەرتەکانی وزە ئابووری و ئەو بابەتانی کە لەگەڵ ئەمریکا هاوبەشی دەکەن. گرنگی حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێت بەڵەباز بکرێت نەک تەنیا حکوومەتی هەرێمی کوردستان
پێگەیەکی سەقامگیر و بناغەیەکی سەقامگیر و ئابووری بۆ عێراقی فیدراڵ هەیە و بۆ ناوچەکە هەیە، بەڵام توانای ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری وزەدا با بڵێین بێ سنوورە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێڕەوێکدا بۆی ببێت بە ماشینێکی ئابووری زۆر بەهێز داهاتێکی گەورە بێت بۆ خەڵک، بە هەمان کاتیش سەرچاوەیەکی غازی سروشتی بێت بۆ سەرانسەری عێراق، بە تایبەتی دوای ئەوەی دوایین هەڵوێستی ئیدارەی ترەمپمان بینی سەبارەت بە غازی سروشتیەوە کە لە ئێرانەوە هەناردەی عێراق دەکرا. هەروەک هەمومان دەزانین عێراق پشت بە ڕێژەیەکی زۆر پشت بە غازی سروشتی دەبەستێت و هەرێمی کوردستانیش ماماشەوە بۆی کارەبا بەرهەم بێنێت و هیچ هۆکارێک نییە کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانن، هیچ هۆکارێک نییە نەتوانن بەرە بەو دۆخە بدەن، باشتری بکەن لە چەندین بواردە کە دەکرێت هەرێمی کوردستان پێگەیەکی باشتری هەبێت لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنی و بە شێوێکی گشتیش لە ڕووی سەقامگیریەوە. بەڵێ، زۆر سپاس دەکەم بەڕێز ڤینسنت کامپۆس، دیپلۆماتکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و شارەزای بواری وزە. زۆر سپاس لە کالیفۆرنیاوە لەگەڵ کوردستان 24 بووی.